حسيني محمدي لا روشلاتي كردستانوا هاتوما بو إيشي ليرا من لا 4 سال 5 سال أو إيشي دكم إيشي ما PDR بيدلان PDR جوازكي لقل شوازي قديم أو كهم بوميشكي إنساني زوري زررني تقتقو أو لا كم ترى هم إنساني زور ترمان دنيا به دوای واش ئەمن فێربوونی ئەو ئیشەی چوومە تەورێزە فێربووم چوومە مەشەدە فێربووم بۆ ئەوەی کە شارەزاتر بم دوو جێگام کردوونە بۆ ئەوەی کە تا ئێستا بتوانم ئیشێکی جوان و مەزبوط بکەم ئەم پێشتریشی تعدیلم دەکرد پێش ئەو 4 ساڵی بە شێوازی قەدیم دەمکرد بە ئیسلا بە چالمە و بە ئاسن دەمکرد دوای ئەوەی کە ئەو ئیشەم دیت زانیم کە هەم فەرقی زۆرە هەم ئیشەکەش جوانتر دەبێ و دوی کەوتم تاوە کە شکر بە خودای ئیشێکی جوان و شتێکی ئەوە کە دەمەویست پێگەشتم جیاوازی ئەو ئیشەی دەگەڵ ئەو ئیشی پێشتر کە تعدیلی بەساردی زۆرتر دەکرێت ئەوەیە کە ڕەگلەی تێدا نامێنێ ورکەمۆجی کە پێشە بێسلا ورکەمۆجانەی کە پێشە نەدەڕۆشتن ئەلحانەکانە بەبێ مشکلە دەڕۆن تەرزە کوتوشتی والانە کە جێگایە کە ئیسحاز بێت و شتی نەخەوێتێ بە PDR زۆر بە جوانی دەکرێت ئێستا من ئەو دەرگا وێکەوتوو ئەوەندەی وێکەوتوو بە PDR و بە 6 دەستم پێکرد ئیشەکەم کردو و ئێستا بەرەو خەڵاسبوونە شاید ئێستا نەفەرێک بێ هەست پێ نەکا کە وێکەوتوو بەس بۆ خۆم لەژێر ئەو گڵۆپە و ئەو لای تێڕا لێم دیارە کە چۆی مایەتی و چۆی نێماوە ئیشی PDR شێوازێکە کە لە فەحسیش دەردەچێت مشکلەی نابێ ینی ساعب سارە ئەگە سارەکە وێش کەوتوو وات چا دەبێتەوە کە سپێ ڕۆژێ مشکلەی بۆ سارەکەی دروست نەبێت ماوەی ساڵ و کۆنی و 2 ساڵە لێرە ماوە دەو ماوەیدا کە لێرە بمە بەپێی ئەو دەستڕەنج و زەحمەتێکە بۆ خۆم کێشامە ئەو ئیشێکە دەشمزانی هاتوومە لێرە ئێستا دەیکەم ئێستا ئەمە لەو دوکانەی 4 کەس شێ دەکەین وەستاکەم لەگەڵە لەگەڵ 2 شاگردان ئەمە ڕۆژانە بە پێی ئەو ئیشەی دەیکەین بەشی ژیانی خۆن پەیدا دەکەین ئێستاگە من لەوێ ڕاهاتام و ئیشم نەزانی بە هیچم نەزانی بە هاتام لێرە دەبا حەلاف دەبم هیچ ئیشێک نەبوو کە بیکەم بەس بە پێی ئەو ئیشێکە بۆ خۆم لە ئێرانەوە دوو کەوتومە و دەگەڵی ماندوو بوومە و ئێستا ئەلحانەکانەش کە دەیزانم شکر بۆ خودای کە هاتوومەتە ئێرە ئیشم وەگیر کەوتووە بێ ئیش نەبوومە 1 دقە دوای ماوەیەکیش کە دوکانم دانا شکر بۆ خودای ئەلحەمدولillah خەڵکێکی زۆر هاتۆ و شکر بۆ خودای شکرانەبژێری خودای نەکا توانێ ئەو ئیشەی لێرە بکەین و جوابی ئەو زەحماتێکە بۆ خۆی کردوونە بدەینەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووم خەڵکی ساین قڵام چەند ساڵە خەریکی ئەو ئیشەم میشی تعدیل بوو ئەلان کە تعدیل بە ساردی ئەلانش کە پێی دەڵێن PDR دوایەوە ئەلان چەند مانگە هاتوومەتە هەولێرێ خەریکی ئەو ئیشەین کە خەڵک دێتە ئێرە کە دامی کردووە زەرەی لێکەوتووە کابرا ئێمە دەبێ بە ئەمانەدارێکی جوانەوە بە ئاگامان لە سیارەی کابرا بێ و دوایەوە ئیشی کابرا بە شێوازێک چاکەینەوە کە دوایی شەرمەزاری کابرای نەبی ئەمنە و پەڕەتەمەنی خۆم 21 ساڵمە دوایە لە ئیشەکەی خۆم زۆر مرتاحم زۆر لە ئیشەکەی خۆم دڵخۆشم ئەلان کە بۆ تەمەنەوە بە وەستاکاری ئیش دەکەم دوایە لەو دەستڕەنجەی خۆم کە بەدەستی دێنم هەم بەشی خۆم دەکا هەم بۆ ماڵیش دەنێرمەوە دروستە من لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوومەتە ئێرە بۆ ئیشی هاتوومە بەڵام ئێرە شەر وەکو شاری خۆنەوە خەڵکەی هەموو کوردە هاوزمانی خۆنە دوایەوەش ئەمن لێرە هیچ مشکلەیەک نییە کاروبار هەیە دوایەوەش ئەمن تەنها نەسیحەتێک سووکە بۆ ئەو گەنجانەی کە دەرسێ دەخێنن لە مەکتەبێنە ئەگەر کو دەرس خوێندن زۆر باشە ینی مەکتەب یەکجار زۆر باشە و دوو شتێکی کەون چاو لە دەستبوون زۆر سەختە ئەمە ئەوانن هەموو دیتونە ئەمە باشیش بوونە لە دەرسێ بەڵام چاو لە دەستبوون بەڕاستی سەختە جادا تەنها ئەو شتێکم بۆ جوانەکان هەیە بۆ ئەو گەنجانەیە کە
تازە دەگەنێ و لە مەکتەب و شتیوالانە دەرسێ دەخێن یا ئەوەی کە دەستیان هەڵگرتو بێ ئیشن و دویستان هاتوو ئیشێ بکەون زۆر باشە هەم بۆ دوا ڕۆژی خوان هەم بۆ دوا ڕۆژی با بودەیەک و منداڵ و بە هەموو شتێکیان هەر باشە.